الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. واجارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ئەمەڵقەیە ئەڵقەیەکی تایبەت و تێهەڵکێشە. باسی کۆچی کۆمەڵێ ئینسان و مرۆڤەکات کە چوونەتە شارێک لادەیەک نیشتەجێ بوون، بەس هەڵگری ئیمان و عەقیدەیەکی بەقووەت بوون. ئەم کۆچە کەسایەتی ئەم ئینسانانە، غەریبی ئەمان لەو شوێنەیە هیچ کەمیەکی بۆ دروست نەبووە لە کاتێکا وەک خەڵکی ئەو شوێنە و خەڵکی ئەو شارە و خەڵکی ئەو لادەیە خۆشەویست و بەڕێز و پڕ ناونیشان بوون هەتا زمانی دوای خۆشیان. ئێمە نمونونەکان لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم باسەکەین هەتا ئەم سەردەمەی خۆمان، بۆی بزانین کە هەر کەسێک هەڵگری عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتی و دینداری بێت، موسڵمانەتیکی باش بەکردەوە بیسەلمێنە کە موسڵمانە، ئەخلاقی ئیمانداری ڕاست و پاک و دۆستانی خوای تیا بێت، لە دڵی خەڵکە ئامێنێت، لە ناو مەلەی ئەعلا و لە ناو فریشتەکانە جێگیرە بێت، لە شوێنی بەقای قیامەتیشا شوێنی هەتایی بۆ دیاریەکرێت و هەر هەنگاوێ لێرایینێت لەم فەنایە نەقڵە بێ بۆ بەقا و لەوێ ناونیشانی کێ بێت. ئەم بەسەرهاتانە ئاسایی نین، پێکەوە لە دووی ونبوونی خۆمان دەگەڕین، ساتێکی مەحشەر دێنین و لە ئامێزی ژینگەیەکی جەنجاڵ و پەرت و بڵاوە دەستی یەکترەگرین و قامەتی نوێژی بە ئاگاهاتن دەخوێنین. ئەچینە ئەم شادیەی قەرەداغ کە دێی تەکیەیە، چیرۆک و بەسەرهاتێکی زۆرمانە بێ لەم دێیا و چیرۆک و بەسەرهاتەکانی ئەم ئەڵقەیەمان لێرەوە گوازینەوە بۆ مەدینەی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خۆشحاڵە بین بەوەی کەوا ئەم ئەڵقەیەمان ئینشاءالله جێی ڕەزامەندی خوای گەورە و سوودیەوەی بەڕێز و خۆت دێیە وەکو مامۆستا فاتح خۆی باسی کرد، دێیەکی زۆر کۆنە، دێی ئیمام هەمزەیە، ئیمام هەمزە کوڕی ئیمام موسای کاظمە. ئیمام موسای کاظمیش بە حەو پشت دەچێتەوە سەر حەزرەتی حوسەین. ئەم دێیە لە پێشە لەو بەلەکجارڕە بووە پێڵێن تەکیە کۆن، یعنی سەرەتا لەوێ بوو مامۆستا؟ سەرەتا لەوێ بووە. لە دواییە کە خەڵکەکە زۆر بووە گواستویانەتەوە لە پێش 650 ساڵ تا 700 ساڵەوە پێش گواستویانەوە هاتوونەتە ئێرە. ئەمە فێڵێن، ئەمەیان پێمانەوە خانوانی ئێمە، ئەمەی کە ئیسەتیای خانوان بوون وەختی خۆی ئەوە تەنها هەر بۆ زرعات خەڵکە چۆ بوو ئەوێ. ئەم دێیە گەورەترین مزگەوت لە هەموو قەراخە، حتا مزگەوتی نەفسی قەراخ خۆشی لە تەکیا بووە. گەورەترین مزگەوت، خۆشترین مزگەوتیش، جوانترین مزگەوت، هەوایەکی خۆشی دەربەن لێدا، پەنجەرەکانی ڕووی لە دەربەن بوو، لە هەوایەکی خۆشی دەربەن لێدا وەختی خۆشی بۆ نۆژەنکردنی مزگەوتەکە کاک ئەحمەدی شێخ تەشریفی هێناوە، بەشدار بووە لە دانانی میحرابەکەیە. ئەم مامۆستاگیان ئەم مزگەوتەی کە ئێستا تێک درا و یعنی ئومێدە کە خێرخوازان هەوڵ و هیمەتێکی بۆ بکەن کە دروست بکرێتەوە ئینشاءالله. ئەم مزگەوتە ئەم مزگەوتەیە بەڵێ، ئەم مزگەوتە تەمەنێکی زۆر درێژی هەیە، بەس تەبعاً لە زمانی ئیمام هەمزە مزگەوت لەوێ دروست کراوە. ئیمام هەمزە مزگەوتەکەی لە تەکیە کۆنە، ئیسە شوێنەکەی هەرماوە. ئەڵا ئەم مزگەوتە دەوری 650 ساڵێکی عومرە. ئەتوانم بڵێم لە هەموو مزگەوتەکانی قەراخە مزگەوتی وا خۆشی تیانە بووە. ئەنجا بۆ مەسەلەی زانای ئاینی تەکیە لەوانەیە بڵێم هیچ گوندێک ناگاتە تەکیە، ئەمەنە مامۆستای ئاینی لە تەکیا بووە، ئەمەنە زانای ئاینی لە تەکیا بووە، هەر لە شێخ عیوەزەوە، هەر لە شێخ جامیەوە تا شەعەلی ڕەش و شەعەلی مەلاو تا ئەگاتە سەر شێخ بابەعالی و شێخ نووری و
استشهر زانای هەر لێ نەبڕاوە تاکوی ئەم سەردەمە شەر زانای هەرتیامەوە ئەم دێ تەکێ دەیەک بووە کە وەکو ئیمام حەمزە وەختی خۆی پەنای هێناوە بۆ ئێرە لەبەر ئەوەی دوورە دەست بووە عەباسەکان حەزەتی ئیمام موسای کاظم و مناڵەکان ئیمام موسای کاظمانیان داوە ئەمان وەکو ڕاهەڵاتن ڕاکردن ڕایان کردو ڕۆشتون لەوێ لە گەرمیانەوە هاتووە ئیمام حەمزە ماوەیەک لە دەلۆ بووە لە پاش چەند ساڵێک هاتووە لێرە لەم لە ساڵی 1984 هیجریە هاتووە لێرە لە تەکێکۆ ناجێگیر بووە ینی ئەو کاتە تەکیە لە بەلەکجار بووە ینی تەکیە لەوێ بووە بۆیە لەوێ لای یاوە ئەی دیارە ماوەسا ینی ژن و ژنخوازی کردو بۆیە نەڕۆشتە تۆ لێرە ماوەتەوە ئیمام حەمزە وەڵاهی ئیمام حەمزە ینی کو مێژوویەکی ڕوونی هەیە کە دیار بێت لێرە شوێن مزگەوتەکەی دیارە لە دوایەوە خەڵوەتێکی هەیە خەڵوەتەکە شێر دیارە شوێنی خەڵوەتەکەی دوایەوە ئەمە شتێکە لە زانستا پێڵێن تەواتوریانی دەماودەم ئێمە لە دەم و باوکمانەوە باوکمان لە باپیرمانەوە شتەکە بە تەسەلسل هاتووەتە خوارەوە تا سەر زمانی ئێمە ئیمام حەمزە لە وەختا کە هاتووە بۆ ئێرە ئیتر تەکێیی لەم ناوچە نەڕۆشتن بەڵاویان نەکردەوە تا زۆر بوون ئەنجا کە زۆر بوون ئەنجا چەندەیەکیان لێجا بۆتەوە یەکێک لەو دیوانە مەسەلا بەڵخەیە یەکێک لەو دیوانە زێوەمەرە داریزیایینە بازێکیان لە دوای چون بۆ حاجی مامنی لای بەرزنجە ئەویش بەشێکی تەکێیە بەشێکی بەرزنجەیە خەرپانی بازێکی تریان جەبارەکان چون بۆ گەرمیان چوون بەشێکی خەرپانی لای هەڵەبجە بازێکیشمان هەیە لە کەلارە هۆزی غەیدانیان پێڵەنەوانە لە کفریشان هەمانە بەڵام لە کەلار زیاترمان هەیە باسی سەفەویەکانە کرێماوە ساک سەفەویەکان ئەوەترێک کە ئەسڵ تەکێین سەفەویەکان و حەیدەرەکان هەردووکیان تەکێن و لە ئەولادی ئیمام حەمزەن پاش ماوەیەک لێرە کۆچیان کردووە ئەم شوێنە لە ڕاستیە یانی بڵێن کەمە ئاو بووە کۆچیان کردووە حەیدەرەکان لە دەوروپشتی هەولێرا گەستاونەتەوە شافعی مەذهبیش بوون سەفەویەکان چوونەتە تەبرێز لەوێ بوون بە شیعە کە بوون بە شیعە حکومەتێکی شیعەیشیان دروست کردووە ماوەیەکی زۆر حکمی سەفەوی هەر لەوێ بووە شیعەکان تەبرێز و دەوروپشتی تەبرێز و ینی بڵێن لە هین بوون ئێرانە بوون حکومەتێکی ئەو وەختە زۆر گەورە نەبوو کوشتە بەڵام حکومەتێکیان لە ئێرانە دروست کردووە حەیدەرەکان مەلا عەبدوڵڵای مامۆستا مەلا عەبدوڵڵای خەرپانی شەعبوڵڵای خەرپانی لای ئەوان بۆ خوێندن چونکە بۆ خوێندن و تاواکردنی خوێندی چوو بۆ لای سەفەوی بۆ لای حەیدەریەکان وتمان ئەوان هێن بوون مەذهەبی شافعیان هەڵگرتن لە وەختە ماوەتەوە سەر ئەوەی کە باسی تەکێ بکەین وەڵاهی ستەش بڕام وایە یانی تەکێ گەورەترین دێیە کە مەلای تایە و کە خوێنەواری باشی تایە و وەختی خۆشی هەر گەورەترین دێ بۆ کە مەلای تیاوە و کە خوێنەواری باشی تیاوە لە هیچ شوێنەکە وەکو مەلای وەکو تەکێ مەلا چاکی وها گینەخۆ لە قەلاخیشە مەردۆخای هەموو مەلای چاک بوون لێەوە مەسەلا بڵێن شە حەسەنی گڵەزردا مەلا چاک بووە لە وعدە شوێنی تریشە هەر مەلا چاک بووە بەڵام وەکو تەکێ نەبووە هیچی لە یەکێک لە هۆکارەکان ماوەسەڕێن ئەو بێکە مەدرسەی تیا بووە و فەقی زۆر بووە مەدرسەکەشی بە ینی فەقی ئەم لەولای زۆر بۆ هاتووەتە خوارەوە مەدرسەی تەکێ ماوەسا ئەو فەقیانەی کە هاتوون هاتوچۆی تەکیان کردو بۆ خوێندن زیاتر خەڵکی کۆ بوون خەڵکی ئێرانی تیا بوو ئێرانی هاتن لێرە لەلای مامۆستا شێخ عەبدوڵڵا باپیری ئەم کاک عوسمانە لای مامۆستا شێخ عەبدوڵڵا و لای باوکی من و باوکی منیش ماوەیەک لێرە بووە پێش ئەوانیش لە قەرنی 19 بڵین قەرنی 19 لە سەدەی 19شە شێخ بابا عەلی هەر لێرە بووە لێرە لا ئەمان دەستیان خوێندووە ئیجازەشیان وەرگرتووە ئیجازەکەیان یەکسەر لە ئێران خواردوویەتی بۆ هەر مەبەستێک بەکاریان هێناوێت ئیجازەی ئێرە خواردوێتی توانە مادام قەراخیە
مادام لای فلان کەس خوێندوێتی یەکسەر ئیجازەکە خواردوێتی وەرە. بەڵێ لە مێژووە بچیتە هەردێک هەر شارێک هەر شوێنێکی پیرۆز بە هەزاران خەڵکی نیشتەجێ ئەو شوێنە ئەبینیت و ژیانەکەن و بەسەر هات و چیرۆکیان هەیە بە ژمارەیەکی زۆری شەبینیت ئەبیستیت لە مێژووە ئەیبینی ئەی خوێنیتەوە کەوا خەڵکی ئەو شوێنە نەبوون و لەو شوێنەیە ناوبانگ و مێژووییان بۆ دروستە بێت. بیلالی کوڕی ڕەباح کە سەحابەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یەکێکە لەو کەسانەی کە ئەگەر بە خزمەتی پێغەمبەر نەگەیشتایە صلی الله عليه وسلم نەناو نەمێژوو نە هیچ شتێکی نابوو. زیاتر لە 600 ملیۆن ئینسانی ڕەشپێسی ئەفریقی و ئەوانەی کە بەندە بوون و کەنیزەک بوون لە نێوان ساڵەکانی 1660 لە نێوان ساڵەکانی 1650 زاینی بۆ 1900 ون بوون. لە ماوەی 350 ساڵە سەدان ملیۆن ئینسانی ڕەشپێست کراونەتە بەندە و کوژراون و لە ناو براون یاخود خۆیان لە ناو چوون بەهۆی ئەو هەموو مەینەتی و ناڕەحەتیانەی دەردی سەریانەی بەهۆی بەندایەتی و کەنیزەکێتی تووشیان بۆ لە هیجرەت و کۆچکردنە لە ئەفریقاوە بەرەو ئەوروپا یاخود لە ئەوروپا بەرەو ئەمریکا بردوونیان. یەکێک لەو کەسانی کە خۆی گەورە پلەیەکی زۆر گەورەی پیا بیلالی حەبەشی بوو کە خەڵکی ئەسیوبیا بووە باوکی و دایکی هەردووکیان بەندە و کەنیزەک بوون. یەنە مەکە لە مەکەیە بیلال هەروەکو دایک و باوکی بێتە بەندەی ئومەیە. ئومەیەش پیاوێکی زاڵم مستەمکار بووە. تەمەن کاتێکە یەکەم جار بیلال موسڵمانە بێت لە تەمەنی 30 ساڵیا موسڵمانە بێت. ئەویش حەزرەتی ئەبوو بەکر 6 ئۆقیە زیوی بۆ ئەدات بە ئومەیە تا ڕزگاری بێ لە بەندایەتی کاتێک کە سزا درێت و لەو پێشنگانەی کە موسڵمان بوون و ئیعلانی ئیسلامەتی خۆیان کرد نزیکەی 10 کەسێک ئیعلانی ئیسلامەتی خۆیان کرد چونکە زۆر زەحمەت و ئیعلانی بکەیت. یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاشکرای کرد و حەزرەتی ئەبوبەکر دووهەم بوو و سێهەمیان بیلالی حەبەشی بوو. باشە بۆچی بیلال دینەکەی خۆی نەشاردەوە چونکە ئیسلامی زۆر خۆشەویست لە خۆی خۆشتریە ویست لەبەرەوە خۆی کرد بە قوربانی کاتێ بەردە گەورەکانیانە خستە سەر سنگی و سەرسکی ئەی فەرموو ئەحەدون ئەحەد لەبەرەوە ئەوەی پێخۆشتر بوو لەوەی کە ئیعلانی ئیسلامەتی خۆی نەکا لە کاتێکا کە بەندە بوو لە کاتێکا کە تەعزیبە دراوە زۆر بە ئاسایی ئومەیە ئەیتوانی بیکوژی هەروەکو سومەیە و زۆرێک لە سەحابەکان کە تەعزیبە دران و ئەشکەنجە ئەدران یاخود سومەیە شەهید دەکرا یا سیری مێردی شەهید کرا. لەبەرەوە ئەم بەندەیە دینەکەی خۆشتر ویست خۆی خۆشتر نەویست لە دینەکەی. کاتێک کە موسڵمانەکانش نەشاری مەدینە لەو کاتەیە بە خەوی سەحابەیەک خەوە بینێت کە ئایا چی بکەن بەهۆی ئەوەی کە خەڵک بانکەن بۆ مزگەوت تاوەکو نوێژ بکەن. یەکێک لە سەحابەکان خەو ئەبینێت لە خەوە ئەم بانگەی خۆمانی پێوترێت کە بەم جۆرەی کە هاتووە. سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەنە ناوازن لەم گەردوونەیە لە تاریخ و مێژووی هەموو مرۆڤایەتیە خوا ژمارەیەکی هەڵبژارد بیکاتە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بیلال بوو، سلمان بوو، سومەیە بوو، یاسیر بوومانە فەقیر و هەژارەکان بوون. خەڵکی غەریبە سوهەیبی ڕۆمی بوو، سلمانی فارسی بوو، خەڵکی وڵاتی فارس بوو. ئەمانە خوای گەورە ئەو بەختە گەورەی پیان هەر یەکەیان لە شوێنێکەوە هاتە مەدینە هاتە مەککە تا موسڵمان ببێت و ببێتە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەبەرەوە تەنانەت ئەم ئەسحابانە ئەوەنە ناوازن خەوبینینەکانیشیان بۆ خزمەتکردنی ئیسلام بووە. هەر بۆیە بانگ بە خەوبینین ئەم بانگەی خۆمان وتراوە بە سەحابەیەک و سەحابەکەش بۆ پێغەمبەری گێڕێتەوە صلی الله عليه وسلم و ئەبێتە یەکێک لە شیعارەکانی بانگکردنی خەڵک بۆ نوێژکردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەو هەموو سەحابەیە لەناو کۆچەری و یارمەتی دەرانە بانگی بیلالەکە بۆ چونکە بیلال دەنگی خۆشە. بیلال بانگکە ئەی بیلال تۆ بانگمان بۆ بڵێ. سەید محەممەدی ئەفغانی یاخود سەید محەممەدی عابد لە شاری بەغا بە مناڵی لە دایک و باوکی و نەبێت و
ژیانێکی جیاواز لە وڵاتی خۆی دەباتە سەر. دەبێ و دایک و باوکە چەندە گەڕیدەی مناڵەون بۆکەیان بۆ بن، یاخود لە کارە ساتێکە ئەوان تیا چوو بن و ئەم مناڵەش بێسەرپەرشت بوو بێت. ئەبێ سەی محەممەد چەندە تا مەزرۆی دیداری باوک و دایک و خوشک و برای بوو بێت و نەیزانی بێت ڕوو لە کوێ بکات بۆ دۆزینەوەیان. دەبێت و هەزاران دەبێت، بە ملیارەها چیرۆک لە مەحشەر دەبیستن. من أول خاصة إيرا سي محمد عابد كأحمد صالح برزبا لو سري الله خلوك يبدو في صالك لوا خلوك شوا الدعاء أول جني هاوردو إيرا دو جني ليرا هاوردو تو بيني وتسي محمد والله سي محمد تاع كبارك أول دورني كان صارك الدولة دوري مزجوتي ما مستشفى حماية الشيخ جلال بو لقزازة كان ما هو يزور ما بو تام نازم چند ساڵی لەمە پێشوو بەخوای ساتی مامۆستا هەموو پیاوێکی زۆر پیاوی خوا بوو، بەس لێوە تا زۆر دەمێنیە مردۆمش بەبیریمە و کاوزمانیش بەبیری و کشتمان بەبیرمانی. چەند بنەماڵەیەک هاتوون بۆ ئێرە، ئەوانەی نەختێک زووتر کۆچیان کردوێ بەڵێ بۆ ئێرە، ئەوانەی کۆچیان کردو هاتوون زووتر، ئەوە پیان ئەڵێن هۆزی بڵباس مامە عەزە، ئەو لای مامە عەزە ئەوە هەر لێرە بوون، هەمووشیان پیاوی چاکن لەگەڵ تەکێیشەوە هات تێکەڵ بوون، یعنی هیچ لەگەڵ تەکێیەکانە یانی قەت مشکلیان دروست نەکردووە. لە دوای ئەوان جەماعەتێکی تر هاتوون پیانەوتن بانەیەکان، بەڵام بانەیی نین لە ئەسڵا لە سنووری بینی بانە و پێنجۆنە لە سنوورەوە هاتوون. ئەوانش کە هاتوون دووبارە لەگەڵ تەکێیە تێکەڵ بوون بە شێوەیەکی وای لەگەڵ تەکێیە جا نەکنەوە، ئێستاش خۆیان جا ناکەنەوە، نە هۆزی بڵباس نە هۆزی ئەمەی کە پیانەڵەن بانەیی، هیچ کاتێک لەگەڵ تەکێیە خۆیان جا نەکردوێتەوە. وردە وردە خەڵکی تری شەر هاتووە، مەسەلا لەم مچەکۆرەوە ئافرەتێک من بێرم یەکە لە تەکێ بوو نە نافرۆزیان پێوت، لە مچەکۆرەوە هاتووە بۆ ئێرە ئێرەی پێ خۆشتر بوو، خۆشی خەڵکی مچەکۆر بوو لێرە دانیش بڵێ تەکێ هەموو وەختێک مەسەلا بڵێ فەقێ محەمەیە کاتم و لای باوکم بوو، فەقێ محەمە ئێستا کوڕی هەیە حاجە عەبدوڵڵای ناوە لە سلێمانیە، کوڕی هەیە حسەینی ناوە، کوڕی هەیە حاجە عەبدوڵڵای ناوە، ئەمە ئەم فەقێ محەمە ئەویش هەر هەورامیە لە ئەسڵا لە هەورامان و کە هاتوو بۆ ئێرە هەر بە مناڵی تر لە لای باوکم ماوەتەوە هەتاوەکو کۆچی دوایشی کردو هەر لێرە بووە. کاک شا عوسمان سەی محەمەی ئەفغانی لەم دی ئێوە بووە، چی لەبارەوە بیستۆ دیارە جەنابەت لەوە ناچێ بینی بێت؟ من نەمبینیوە، بەس لە مامۆستا نەجمەدینی برام پرسی باسی سەی محەمەی ئەفغانی کرد، ئەی پیان تۆ سەی محەمەی ئەفغانی ئەڵێ وایان پێوت، ئەڵێ پیاوە بە لە ئەفغانستان و هاتووەی کە معلوماتم هەیەوتە دیتێکی خێزانی هێنا و هاوسەرگیری کردو، بەڵام جابۆتەوە هەر لێرە لە بەردی خوار و خێزانی کەشی هێناوە لەگەڵ ئەوش هەقەدەری خواوا بۆ جابۆتەوە، ئەڵێ پیاوێکی زۆر خواناس و مسلمان و دیندار بۆ پیاوە بۆ زۆر بە خەڵک و بە سوود لە هەر هاوکارێکی خەڵکێک ویستی بێتی، هەرچەندە ئیشێکی سەرەکی نەبووە، بەسەوەی کە معلوماتە ئەڵێن پیاوە بۆ بەڕاستی پیاوێکی دیندار و خواناس و حەز بە قانزاجی خەڵک و ئەوەی کە من معلوماتم هەیە دوو خێزانی هەبوو لە هیچ شەر مناڵی نەبوو، چۆتە سلێمانی لەوێ وفاتی کردووە. کاک شەعەلی جەنابتان چیتان بیستۆ یاخود خۆت بە مناڵی بینیوتە؟ بەڵێ من خۆم مامان لە دێ خوارو بوو لە کەپرا بەردێ پێڵەن دێ خوارو لە کەپرا بووین لەوێنە، ئەم پیاوە هات بۆ ئەوێنە حتا مناڵانیش ئەم پیاوەیان زۆر خۆشەویست، زۆر خۆشەویست بوو لە ناو خەڵکا و پیاوێکی زۆر مسلمان و دیندار بوو، حتا خۆم لە بیرمە ئەو سەرچاوی ئاوی دێی بەردێ بڵێن تعمیری کردو، لەو کاتان بەخوا هەر نەمانەزانی چیمەتۆ چیە چیمەتۆ و شتی بۆ هێنا و حەوزی بۆ کرد و هەمووی لە بەرچاو مامان و ئەم پیاوە ئەم هەموو شتەی کردو بۆ ئەم دێ کە من مناڵ بووم خۆم ئەمەم دیوە خۆشیم بینیوە، تر من هەرەوەنە معلوماتم لەسەری هەیە، بەڵێ خۆیم دیوە، هەرە وەڵا پیاوێکی زۆر نورانی و بسڵمان و خەڵک زۆری خۆشەویست، هەتا هات بۆ ئێنە مناڵان هەموو ڕامانە کرد بە دەمیەوە شتی بۆ هێنان زۆر خۆشبانەویست، ئارە وەڵڵا بەڵێ خۆم ئەمەم بینیوە. لە ڕۆژی فەتحی مەکەیە بیلال ئەچێتە سەر سەربانی کەعبە بە ئەمری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم،
حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ بیلال تۆ وەرە لەگەڵم بۆ ناو حەرەمی مزگەوتی کەعبە. بانگی ئەبوو بەکری نەکرد، بانگی عومەری نەکرد، بانگی سەحابەکانی تری نەکرد، بانگی بیلالی کرد. لەگەڵ بیلالە ئەشنە ناو حەرەم و لە ناوخۆی ناو کەعبە بتەکان کە ئەشکێن و لەوان وێژەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دوایە فەرمێ بیلال تۆیە کە لە مەکەیە کەس ڕێزی لێ ناگرتی، یعنی ماناکەی واگەێنێ، بەڵام تۆ زۆر گەورەیت، زۆر بەڕێزی لای خوا، لەبەرەوە تۆ بچۆرە سەربانی کەعبە و لەوێ بانگ بفەرموو. ئەچێتە ئەوێ و بانگە فەرمێ و هەموو مەکەیەکان و هەموو 10,000 سەحابە گوێی لە بانگی بیلالە و ئینجا نوێژدا ئابەستن. هەر بۆیە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت ئەبوو بەکر گەورەی ئێمەیە و گەورەی ئێمەشی ئازاد کرد. یعنی حەزرەتی عومەر حەزرەتی بیلال بە گەورەی خۆی دانێ. ئەی بۆ ئێمە بە گەورەی خۆمانیان دانەنین ئەو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەی بۆ ڕێزی تەواویان لێ نەگرین. آخر حەزرەتی عومەر ئەی ناسێت کە بیلال کێ، ئەزانێت پلەی مەقامی سەحابە چییە، ئەزانێت لە خزمەت بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم شایستەییە کە دەست هەموو کەسێک ناکەوێت. هەر بۆیە ئێستا هەروکو چۆن ئەو خەو بینینەی کە سەحابەیەک بینی بوو بە بانگی ئیسلامەتی و ئیسلام بەخۆی ئەوە مسلمانان ئێستش و هەتا دوا ڕۆژیش خەڵکی بانگکن بۆ نوێش بەهۆی خەوی سەحابەیەکەوە. لەبەرەوە بینینی تۆش بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر لە خەوی شابووە مەقام و پلەیە کە ئینسان دەستیەکەوێت، دڵخۆشیێکی زۆر گەورەیە، مژدەی قورب و نزیکیە لە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. نە شوێن و نە سەردەم و نە زمان و نە زەمان ئێمە نین کە هەڵیە بژێرین بۆ خۆمان. لەبەرەوە ڕاوەستان و ڕامان لەسەری سوودی خێوتۆمان پێناگەیەنێت. پەیبردن بە نهێنی بوونمان دەرگای زۆرێ لە خێر و چاکەکانمان بۆ کاتەوە. هەرەوەندەی لە زمانی خۆمان دەرمان بێنن و بمان خەنە 1000 ساڵ پێش یاخود دوای ئێستامان، یاخود ناوهۆز و گەلێکی جیاواز و شار و وڵاتێکی جیاواز لە ژینگەی ئێستامان بە تەواوی غەریبە بین. بەڵام زۆرێک هەبوون باسگەی ڕاهاتن و باوی ژینگەیان بە ئیمان و دەستکەوتەکانی ئیسلامەتی و ئیمانداری ئاسایی کردوێتەوە و زۆر گەورەتر لەوە ژیاون، چۆک دابدەن و خەم و ئازاری دابڕان لە ئامانجی ژیان بێبەریان بکات. ماوسا پیاوێک لەم دی ئێوە ژیاوە، خەڵکی تەکیە زۆریان خۆشویستووە و ئێستش زیاتر قەدیمەکانی خەڵکی تەکیە کە یادیەکەن، یعنی وەکو وەلیەکی خوا، وەکو دۆستێکی خوا باسیەکەن و وەکو بەرەکەتێک لە تەکیا ژیاوە کە ئەویش سەید محەممەی ئەفغانی بووە. سەید محەممەی ئەفغانی پەیوەندیەکی لەگەڵ بنەماڵی ئێوە و بنەماڵی ماوسە شێخ محەممەی باجیا هەبووە. ئەم پەیوەندیە چۆن بوو، ئەم پیاوە چۆن گەیشتوتە ئەم دێ لە ئەفغانستان و هاتوۆتە تەکیە؟ سەید محەممەی ئەفغانی کاکەجان خۆی لە بەغا تاوان کە هەرزەکار بووە تقریبا، ینی مناڵی زۆر بچووک گەشتووە، ئیتر ئاوا بەرەو گەنجی ڕۆیوە لاوی ڕۆیوە لە بەغا لە چۆتە لەبەر ئەوەی کە خەڵکی ئەفغان بوو شوێنێکی شک نەبردووە، چۆتە مەرقەدی ئیمام عەبدولقادر گەیلانی عەبدولقادر گەیلانی لەوێ بووە لە وەختا و خواردنیش بەلاش بووە نسبەت ئەوانە تا شێخ بابا عەلی ڕێیەکێتە بەغا و ئەچێ بۆ ئەوێ، ئەچێ بۆ ئەو مەرقەدە. لەوێش جەماعەتی تەکیەی و خزمی تەکیەی تیا بوو لەو ناوانە کە شێخ بابا عەلی چۆتە ئەوێ ئەم پیان و تۆتیانە ئەم مناڵە کەچی نییە، ئەم با بڵێن مێرد مناڵ بووە یاخود تۆزێک ماوسە لەوە ناچێ ون بوو بێت لە بەغا، یعنی لەگەڵ دایک و باوکی هاتبێت. من ئەوەشم بیستووە کە ئایا ڕەنگە ون بوو بێت و ماوسە شێخ بابا عەلی لەبەرەوەی نەفەوتی و تیان نەچێت لەگەڵ خۆیان هێن ئەوێتی و بەتەکیە. ئەوەش بووە، ئەوە بووە بەس کە هاتووە لەوێ وەختەوە هەر ئەفغانیەکان هاتوون بە زیارەتی گەیلانی، ئەنجا لەوێ کە هین بووە تاق و تەنیا بووە شێخ بابا عەلی بەزەی پیاهێتەوە هێناوێتە لەگەڵ خۆیان بۆ سلێمانی حوجرەیەکی داوەتێ لەوێ لە مزگەوتەکەی شێخ بابا عەلی بڵین، حوجرەی داوەتێ لەو مزگەوتا بووە بە بیرەوەری ئێمە هەمومانە، ئەمە حتا ئەمانیشە بیریانە بە بیرەوەری ئێمە
كمان مناڵیشن مثلا چۆمنە حاجە ڕەحمان بەباشی بیدەتی ئەونا هاتوۆتە سلێمانی لەوە حوجرا بوو ماوەش لە حوجرەیەکی شێخ حەمەی شێخ جەلال بوو مامۆستا شێخ حەمەی شێخ جەلال لە قەزازەکان لە گەڕەکی قەزازەکان ماوەشیش لەوێ بوو لە دوایەوە بە ئارەزووی خۆی ماوەیەک هاتەتە کێ زۆرتری لە ژنیان لە دێی خوارودا بەردێ ژنیان لە بەردێدایە ئەم دێ کە تەکێ جابوتەوە کە ژنیان لەوێدایە ئیتر ماڵێ چۆ ئەوێژ بەعدە جارێکە هاتەوە لە هاویلەوەنا چۆ ئەوێ بەهۆی ژنەکەیەوە کابرایەک بوو لە ڕاستیایانی پیاوێکی پیرۆز بوو مبارەک بوو ئەجا دوایەوە خەڵک ئەچون بۆ لای بۆ زیارەتی وەڵاهی هینی شێکرد وا بڵێن ئەوە شێکرد نوشتە و دوعای خێر و بۆ خەڵکی ئەوانشی هەبوو بەڵام بەعام پیاوێک بوو ڕوو لەخوا بوو زۆر ڕوو لەخوا بوو خەڵکیش خۆش نەک هەر تەکێیش غەیری تەکێیش هەرەشون بۆ زیارەتی لە سلێمانیشە لە گەڕێکی قەزازەکان دوای وفاتی شێخ بابا عەلی سماوەی باکی ماوەیەکی زۆریش لە زمانی باوکمە هەر لەو مزگەوتە بوو لێ ینی هەر لە خەڵکی تەکیە و لە بنەماڵی جنابتانوانە گیانە بۆ تۆ نەخێ گیانە بۆ تۆ هەر گیانە بۆ تۆ هەر لێرەش وەفاتی کرد مامۆستا لە سلێمانی وەفاتی کرد حتا وەسەتیشی کردبوو کە هەرچیم لێ جێماوە بێن بە ماڵ بە تەکەی و بە ماڵی شێخ حەمەی شێخ جەلال و شتێکی بە ئێمە ئێمە مەروان نەگرێت ڕاستە فەرمی مامۆستا ئەوترێت زمانی هەر پاک نەبووە تۆ هەر زمانی کوردیەکەی باش نەبووە وەڵا زمانی پاک نەبووە هەر ئەو زمانەی ئەفغانی هەر تێکەڵە کرد وردەوردا ئەو کوردێش کە فێر بوو ئەو کوردێش زۆرتری کوردەکانی لە کوردەکانی گەیلانی گەڕەکی گەیلانی لە بەخایانی بەڵێ یان دیارە سەردەمێک لە بەخا لەناو کوردەکانی گەیلانیان ژیاوە لای شارقاری گەیلانی بەڵێ بۆی ئەو زمانە فێر بوو بە مناڵی زۆر بچوو زمانە لێ فێر بوو بێجگەلەوەش کە مەرقەدی گەیلانی بڵێ دایمە پڕ بوو لە کورد دەچوون بۆ زیارەت بۆ بەڵێ مامۆستا قەت یعنی نەتان بیستۆیە لی نەپرسراوە کە بۆ نەگەڕاوەتەوە بۆ ئەفغانستان ئایا یعنی کە سوکاری خۆی نەناسیوەتەوە نەیزانیوە کێن بەخوا ئەوە لە هەموو احتیمالێک زیاترە کە نەیتوانیوە بەڕەحەتی بگاتەوە ئەفغانستان ئەگەر بژگەستاتەوە ئەفغانستان نێزانی کە سوکارەکەی لە چۆن و چۆن نینەوەنە دیارە زۆر بە مناڵی تقریبەن ینی مێرد مناڵ بوو کە هاتەوە بە وڵاتە تماوەیەک لێوێ بۆ لە بەغا بەوە لە دوایە کە شێخ بابا عەلی ڕێی لەوێ کەوتووە هێناوەتی بۆ سلێمانی لەگەڵ خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بە بیلالە فەرمێت ئەی بیلال جۆم لە خشەی نعلەکانێ بوو لە بەهەشتا دوێنێ شەو گوێم لە خشەی نعلەکانێ بوو لە بەهەشتا چیت کردووە ئاخر بیلال خۆ وەفاتی نەکردووە تۆ بڵی کردەوەکان ئەو وەنە قووەتیان تیا بێت ئەو وەنە ئیخلاسیان تیا بێت کە وەختی لێرە حرەکەتێکەکەی لە بەهەشتا شوێنی خۆی بگرێت لێرە جوڵەیەکەکەیت لەم فەنایە بەرەو بەقا بڕوات مانەوەی دەست بکەوێت الله بیلالی شەفەرمی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم والله شتێکم نەکردووە یعنی ئێستا نازانم چیم کردو بەڵام ئەوە هەیە من ڕۆژانە هەرچەند دەستنوێژم نەبوو بێ یەکسەر ڕۆشتم دەستنوێژێکم کردووە و دوو ڕکەعەت سونەتم بەو دەستنوێژەوە گرتووە بەو دەستنوێژەوە دوو ڕکەعەت سونەتم کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەیە یعنی تۆ نیەتێکی خێرە هێنیت بەس لەبەر خاتری خوا لەم فانیەوە نەقلی ئەم نیەت و کردەوە جوانی تۆکە بۆ باقی بۆ جیهانی باقی لەوێ ئەمێنێتەوە دەستکەوتەکانتان کردەوەکانتان زایە مەکەن بەبێ ئیخلاسی شتێک مەخەنە ڕێ من مامەقارم نەبیرە پیانەوت قالە شەورە خەڵکی ئێران بووە لە ئێران و هاوت و ئەم تەکێ ئێمە دانیشتووە لێرانە ترساوە لە کاتی حکوومەتی زمانی مەلیک و ئەنا کە نێڵن دانیشت حکوومەت گەڕاوە حالی سەدیق بوو لێرە حالی سەدیقی کاباوە شێخ موختار بووە زۆر خزمەتی کردو هەر لە ماڵی ئەوانە بووە لە تەکیا و لەوێ ژیاوە و هاوکاری کردووە دەفتەر نفوس و هەوێ بۆ دەرکردووە بە ناوی خۆی ینی قار بۆتە کوڕی حالی سەدیق لێرانە ئێتر لێرە ژیاوە ماوەیەکی چەند ساڵی زۆر کە من هەموو جای لە سێوانیە گەشت بە خزمەتی یەکسەر ئەوی باب و حالی سەدیق چۆنە
جا ئەم مامەقارە لە پێشەکەیان زوو نوێژی نەکردووە دوایەوە ئەم پیاوە دەستی کردو بە فرۆشتنی مەسکەت و لوقم و ئەو شتە وردەشتانە بە تەنها ئەوەنە ڕوو لە خوا بوو حەوت ئەڵێنەکەی گەڕێنەوە سەر وتەی خەڵک من ئاگادار نیم کەڵێن حەوت حەجی کردووە بە پارەی کەسابەتی حەڵالی خۆی تەنها بۆ خێزانی نەبووە و ژنی نەهێناوە و خەڵکی سلێمانی هەر کەسی دیوانە زۆر ڕێزیان لێگرتووە حتا ئێسر لە فەیسبوک بینابین ڕسمەکەی دابەزین ئەڵێن کێم پیاوان ناسی جاشوو بۆ ئێران کە سوکاری دۆزی بۆیانەوە وتوبیان دیارە مامەقار دۆزراوەتەوە چەند ساڵە ڕۆیشتووە و ژنی نیسە زۆر دەوڵەمەنە کەچوو بۆ ئێران کە سوکار هەتا بوو منافەسە لە سەریان بچێتە ماڵی کامیان کە زانی بۆیان پارەی نێو هیچی هەتام خۆم لێم پرسی بوو لە سێمەتی مامەقار چۆن هادیتوتی با بۆیان زانین دەوڵەمەنم کە زانیان هیچم نییە ئیتر وازیان لێ هێنام هاتمەوە سلێمانی تا لە سلێمانی وفاتی کرد پیاوە بووە زۆر ڕوو لەخوا بێڕاز و غەیبەت ڕەنگ هەیە لە ژیانی ئەو پیاوە تەنها ژیاوە غیبەتێکی نەکردبی ڕەنگە نەزەرێکی نەکردبی ئەو حەجەی کردووە بە پارەی حەڵاڵ و کەسابەتی خۆی ئیتر نائەشۆ ماڵی کەسێ ئیلا نەیناسیایەت مەسەلەن تەماعی بە ماڵی کەس نەبوو پیاوە بوو لەو پیاوە پاکانەی چۆن ئەڵەن سەیید حەمەی ئەفغانی یەکێ بوو لە هاوتای ئەو هاتەوە بۆ تەکییعنی کە زۆربەی کات ئەوەنە بە وەفا بووە هاتۆتەوە بۆ دێنی سەردانی حای سەدیق زۆربەی کات لە هەر شوێنەکبی و تا من تەکییم هەرگەسی ئەی حای سەدیق شۆنە ساڵانە کازی خوافریکایی و زۆر هاتەوە بۆ دێنین و سەردانێ کردم و ئەم پیاوە بە تەنها بوو پیاوێکی زۆر بە وەفا بوو وەفای لەبوو بوو کە هەموو کاتێک هاتەوە سەردانێ کردم و هاتەوە بۆ تەکیە و خۆی بە خەڵکی تەکیێزانی و هاوێکەشی تەکیەی بوو ئەچینە مەدانێکی تر لەو باسەی کە ئێمە ئەمانەوێت لە باسی بیلالی حەبەشیە قسەی لەسەر بکەین ئەچینە شوێنێکی تر چکە ئەمانەوێت ئێمە بەراوردێک لە بینی ڕابردوو ئێستا بکەین ئەوانەی کۆچیان کردووە وەختی هەڵگری ئەم دین و ئیمانە بوون چوونەتە هەردێک هەر شارێک لە هەر شوێنێکا ژیابن ڕەوتێکی زۆر ئاسایی دیندارانە و خواناسانە و جوانیان هەبووە خەڵک دوای مردنیان دوای کۆچی دواییشیان ڕێز و دوعای خێریان بۆ نواندون دوعای خێریان بۆ کردوون ئەو شتەی کە نابێت بجوڵێ دینداریەکە کە لە دڵمانە ئیمان و یەقینێکە کە ئەبێ هەمان بێت بەڵام ئەو شتەیە جوڵێ ڕەنگە من بم ئەزانم زۆر جارێمە بەهۆی مشکلەیەکەوە بەهۆی شتێکەوە ئەو هەموو کوردی کە ئاوارەی وڵاتان بووە هەرێکی لە وڵاتێکە ئامێنێتەوە مناڵەکانی لە وڵاتێکە ئامێننەوە ڕەنگە دوو جیل دوای ئەوە دوونەوە دوای ئەم پیاوە و ئەم ژنەی کە ڕۆشتونەتە وڵاتێکی خارج ئیتر مناڵەکانیان خەڵکی وڵاتانی نەبن بە خەڵکی وڵاتە جنسی وڵاتە وەرەگرن و جارێک تریش نایەنەوە بۆم نیشتیمانە لەبەرەوە زۆر عەجایبە کاتێک کە ئینسانە بێتە خەڵکی نیشتیمانێکی تر ئەممە شتێکی ڕاسیخ و بە قووەتی تیابێ وەکو ئیمان وەکو دینداری وەکو ئیسلامەتی ئەو مێژوەی بۆ خۆی دروستەکات ئەو دینداریە لەوێ دروستیەکات ئێمە ئەم نمونانەی لەم ئەڵقەیە لەگەڵ ئەو مامەسا خۆشەویست و بەڕێزانی کە مقابلەیانەکەین و چاوپێکەوتنیان لەگەڵاکەین ئەم باسی بیلالی حەبەشی هەر بۆ ئەوەیە کە بزانین ئەهەمیەتی ئینسانی ئیماندار چەند گەورەیە بە کۆچکردن ون نابێت مادەم ئیمانێکی ڕاسیخ لە دڵیایەتی لەو شوێنەیە کەدا ئەنیشێ ئەمێنێتەوە ئەبێتە خێر و بەرەکەت بۆ شوێنە و خێر و بەرەکەتی ئەویش تا دوا ڕۆژێکی زۆر و بەردەوام باسەکرێت و قسەی لەسەرەکرێت بێچکەلەوەی کە بەقای ڕۆژی قیامەتی دەسەکەوێت. لە ساڵی 1990 زاینی و 23 ساڵ لەمەوە پێش شەوێکیان لە خەونمدا هاتم بۆ تەکیەی قەرەداغ و لە شوێنی قوتابخانە کۆنەکە باڵەخانەیەکی 6/9 بینی لێی نووسرا بوو کۆمپانیای فیلمی سینەمایی هەموو خانوەکانی تەکیە بوو بوونە باڵەخانەی گەورە و زۆر جوان بە تەواوی جیاواز لە ئێستای ئەوەی مابوویەوە لەو لادەیە بەردەقوچێ و سەرشێلمان و چیاکانی و سروشتە جوانەکەی بوو منیش زۆرم بەلاوە سەیر بوو خۆم بە خەڵکی ئەم شوێنە ئازانی و لە پیاوێکم پرسی کە خەڵکی تەکیە بوو هۆی چییە کە من نە تۆ نە یەک کەسی خەڵکیم دێ ناناسم لە کاتێکدا زۆرینەی خزم و کەسی من و غەریب نین پێم پیاو کەوتی کاکی خۆم بەڵێ ئێرە تەکی قەرەداغا بەڵام ئەمە 300 ساڵ دوای ئێستای تۆیە و جیاوازە لە سەردەمەکەی تۆ لە ساڵی 1990 زاینی ئەم خەونە واقعیم کردە چیرۆکێکی رادیۆیی و
چەندین جار بڵاوم کردەوە. ئەو ئێستا کۆمپانیەکانی نەوت لە ناوچەکەیان نەوتیان دۆزیوەتەوە و داهاتوش سۆرێکی تر لە نهێنی لە خۆیان حەشار داوە. ئێمە نەخشەکێشی قەدەر نین، تەنها پیادەچی قەدەری خۆمانین و ئەگەڕێینەوە نیشتیمانی ڕاستەقینەی خۆمان. باسی کاسەدیقە کرد. کاسەدیق هەرچەند خەڵکی تەکیە بوو لە بنەچی تەکیەیە، بەڵام پیاوێکی غەریب بوو کاسەدیقش. قوربان بە حەقەتی حای سەدیق و پێم خۆش بوو ئەو پرسیارە کرد. کاسەدیق یەکێک بوو لەو کەسانی کە لە کیس تەکیەش و لە کیس سنوورەکەیش و بەڕاستی ئەم پیاوە لە سنووری ئەم سنوورانە لە ناسینی بنەشە و خەڵکی تکیا لە عەشیرەتە هەر کەسێکت ئەپرسی. هەر کەسێکت ئەپرسی تا چەند پشتی ئەوت ئەمە کوڕی کێیە، لە ئێرانەوە هاتووە، لە گەرمیانەوە هاتووە، لە هەر شوێنێکەوە هاتووە. ئەم پیاوە باسی سنووری بکردایە، باسی مخاتەعاتەکانتە کرد. ئەم کاسەدیقای ئۆتۆماتیکی حتا لە شەرعە مامۆستا مەلا حسینی مەسۆیی فەرمووی شێخ سەدیق بە سێ خوێنەوارێکی تەواونی خوێنەوار بوو، وتی مەلا بوویتایە بە تەواوەتی وەڵی گرمان خوا بەدەست و کاکەوتە پرسیار و مناقەشە لەگەڵیانە دامان بەدەستی و ئەوەنە پیاوێکی زیرەک بوو. هەتا کاکە نەجمیی برامەی و ئەگەر بڵێم ئەو مێشکەی وەکو تەجیل ئاوا هەرچی پێ بووتایە ئەیزانی، هەرچی بیستووە ئەیزانی. ئەمەنە پیاوێک بوو زۆر ئازاش بووە، زۆر پیاوێکی ئازا و نەترس بووە لە هەموو کێشە و معاملە لەگەڵ حکومەتەکانە، لەگەڵ زمانی مەلیک و هەتاکو ئەم سەردەمی کە هەرما بوو. ئەم پیاوە هیچ تەماعێکی لەم دنیا نەبوو ئەوەنەی دیفاعی لەم دێ ئەکرد لە هەموو ڕوویەکەوە کەم کەسم دیوە ئەوەنە بە کەڵک بێ بوو ئەم دێ هەر شتێکە بوو ئەیانوت بابزین حای سەدیق خەڵێکی. ئەمەنە بەڕاستی پیاوە بوو لە اینجا لەوەی قورئانی خوێندە بوو، کۆمەڵێ خوێنەوارێکی باشی بوو، شتی ئەخوێندەوە، معلوماتێکی زۆری بوو لەسەر شتە تاریخەکان. ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە، خەڵکی مەدینە نەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆچی کرد بۆ مەدینە ڕۆژی دووشەممە بوو. لە ڕۆژی دووشەممەیە مەدینە هەمووی ڕووناک بوویەوە و لە ڕۆژی دووشەممەشا کە وەفاتی کرد هەموو شتێک تاریک داهات. فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەنەس چۆن دڵتان هات گەڵ بکەن بە دەم و چاو و ڕوخساری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە ناو گۆڕەکەیە. ئەو ڕۆژەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتەکە حەزرەتی عایشە دەرگای سەر حوجرەکەی مزگەوت دەکاتەوە. سەحابە زۆر پێیان سەیر بوو چونکە هەرگیز نیان بینی بوو غەیری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دەرگایە بکاتەوە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو دەرگایەوە هاتە ناو مزگەوت. کەس کە بینیان ئافرەتێک کە عایشەی خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە حەزرەتی عایشە کە دەرگای مزگەوتی کردەوە زۆر ڕاچڵەکین، بەس کە هاواری کرد و فەرمووی ماتە ڕەسوول الله ماتە ڕەسوول الله صلی الله عليه وسلم، قیژانی فەرمووی پێغەمبەری خوا وەفاتی کرد. هەرچی ئەسحاب هەیە لە ناو مزگەوتا کەوتن بە زەویە، هاوار و گریان و فیغانێکی سەیر لە مزگەوتی پێغەمبەرا دروست بوو صلی الله عليه وسلم. لەم چرکە ساتەیە ئەمەوێت ڕۆشنایی بخێنە سەر ژیانی بیلالێکی کۆچەری کە خەڵکی ئەسیوبیایە، خەڵکی ئەفریقایە. کام حاڵەتە دروسە بێت حتا سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەرەوەی مەدینە بوو، ئەفەرمێن نەمزانی بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتی کردووە. کە هاتمە ناو مەدینە بە کۆڵان و کوچەکانی مەدینەیە سەرەکەوتم شتێکی زۆر سەیرم بینیم هەموو ماڵێک دەرگای لەسەر خۆی داخست بوو لە ژوورەوە گریان و هاوار و شیوەن بوو. یا ڕەبی ئەم سەحابەڵێ زۆر بەلامە سەیر بوو. ئەوە ئەم ماڵە تەعزیەکی هەبێ یاخود مصیبەتێکیان بەسەرا هات بێەوە ئەگرین ئەی ئەم ماڵەی ترچی ئەی ئەوی ترچی. ئەڵێ منیش زۆر ناڕەحەت بووم هەتا نزیک بوومەوە لە مزگەوت سەیرەکەم قوڵپەی گرگیان و منجەڵی پڕ لە خەم و خەفەتی ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتا ئەکوڵێت. سەحابە هەریەکەی بەلایەکە کەوتووە. اینجا زانیم کە پێغەمبەری خوا وەفاتی کردووە صلی الله عليه وسلم. ئەو ڕۆژە کە تەواو بێت و بۆ بەیانی لە نوێژی بەیانیە
بلالە چێتە سەربانی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا بانگ بفەرمێ یەکەم بانگە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کردووە. بلال دەستەکا بە بانگدان الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله كأفرمي أشهد أن محمدا رسول الله هەرچەنەکە بانگی بۆ تەواو ناکرێت هەرچەنەکە لە محەممەد ڕەسوڵ اللهە ئەوەستێت و قوڵپی گریان نایەڵێ بانگەکە بڵێت مزگە و جارێکی تر و هەرچی گوێی لێ دەستەکا بە گریان. قوربانیان ماوەسا مەلا کامیل جناب لێرە بانگوێژی ئەم مزگەوتەوە هەروەها ئیمامەتیان بۆکەی مزگەوتەکە تێک چووە و ئیسە دروستیەکەن ئینشاءالله پنا بەخوا بتەماین ئینشاءالله خۆی وادێکی زوو بکرایە بۆمان ئیتر نوێژی جۆزمان تیاو کردایە بێتەرە پنا بەخوا ئینشاءالله. تۆ موەزینی وەکو بیلالی حەبەشی والله موەزینی بین بانغەڵێم جارجارەگەر خوین بێڕێ بکەین ئینشاءالله. ئینشاءالله بانگەمان بۆ بڵێن ئینشاءالله. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. بلال يتخواروا سيدان روش لسر پێنج فەرزەواتە 15 دانە نوێژ بیلالە چێتە سەر مزگەوت سەربانی مزگەوت تاوەکو بانگ بفەرمێت کە ئەگاتە ئەشهەد ئەنە محەممەد ڕەسوڵ الله بۆی ناوەتەوێتە خوارەوە ئەچێتە خزمەتی حەزرەتی ئەبوبەکر کە تازە کراوە بە خەلیفەی موسڵمانان ئەڵێ ئەی خەلیفەی موسڵمانان ئەی ئەبوبەکر ئیجازەم بە من ناتوانم ئیتر بانگ بڵێم دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ناشتوانم لە شاری مەدینەیە دانیشم کە پێغەمبەریتیانە ماوە صلی الله عليه وسلم. حەزرەتی ئەبوبەکر فەرمێ ئیجازە نایەم لە مختەیە تۆ من جێهێڵی. بیلال هەموو کەسێ خۆشی ویستووە سەحابەیەکی ئەوەنە گەورە و ئازیز بووە. حەزرەتی بیلالە فەرمێت ئەی ئەبوبەکر ئەگەر تۆ منت بۆ خۆت ئازاد کردووە سژنم بکە ئەگەر لەبەر خاتری خوای گەورەش ئازادێ کردوم و ئەزم لێ بێنە ناتوانم لە مەدینەیە بژیم. حەزرەتی ئەبوبەکر هاوارەکەڵێ وەڵڵاهی هیچ ئیشێکم لەبەر غەیری خوا نەکردووە. ئەی بیلال بڕۆ ئازاد و بڕۆ. بیلالی حەبەشی مەدینە و مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوزەی مبارەک و هەمووی جێهێڵێت و ڕوەکاتە وڵاتی شام و چێتە سووریا. من بیدایەتەکەی مناڵم وەکو عەرزم کردی پارەیە پێم دەست بەتاڵم لە ئاوایی 20 فلسیا پێم مەویشەوە بۆم دەبێت هێلکە بە 2 فلس بوو دوایش کە هێلکەکەم بردووە ماڵەوە 2 فلسیا بەخۆم ئەمەی دوای ئەوەش خوا دەرەجا عالی کا لەگە باوکی من و ئەوشا مردو حاضری هەردووکان عەمەلیات کراون باوکم و ئەویش لە قەچەخانی جامعەکەم مامۆستا شاحەمەی شێخ جەلال سەرپەرشتیە کرد بڵین ئیتر کە هات ئێمە بەلای باوکمە بووین هەر قەرەوێڵەکان ئاوا بە یەکۆ بوو ئیتر ئەو ڕەحمانی مام حەدین ئەبێ چاویش لە سەیحەمەوە بێ ئەوش حسابکە خۆ نەبوو وەڵێ ئەندان دوو تقەیە خوا ئاگادارە ئەو خەوی لێکەوتەوە لە عەمەلیاتە ئیتر دەوریە 6 ڕۆژ 6 ڕۆژ من لە خزمەتیانەوە بەسەر قەرەوێڵەکەەوە لە بەینی هەردووکیانەوە ئەوەی کە من بەسەراتم دیبێت ئەوەم دیوە و ئیتر بەخوا هەر چاکەیشی باس کراوە لە دەم و نفوسە لە دوعا لە بێهەواییە لە ئیتر لە هەموو ئەخلاق جوانیەکە کەس نەبووە زەمی بکات لەندیە پیای هەر بارە بەخوا بەرەکەتێ بۆ ڕووی ئەو دێن. کاکە ئارام کوڕی مامۆستا کەمالە مهندیسە خەڵکی تەکیەیە خۆی ئەم مزگەوتە لە یەکەم ڕۆژی پاکردنەوەی و تێکدانیەوە کاکە ئارام لەم مزگەوتایە هەتا ئێستا بە بەردەوامی بەبێ مقابل بە خێرخوایی بەردەوام خەریکە و کاکە ئارام وەکو کرێکارێک ڕۆژانە ئیشی کردووە وەکو مهندیسی سەرپەرشتی کردووە هەرتا ئەرکی ئەو لوژنەی ئاسان کردووە کە لە شەمشەمال خوا جەزای ئەوانیش باتەوە کە بە بەردەوامی هەر کێشەیەکی ئەم مزگەوتە هەیە خەڵک نایزانێ ئێمە نایزانین ئەم وەکو مهندیس سەرپەرشتی کردووە بەڕاستی کەسێکە شوێندەسی دیارە بۆ تۆ هۆکاری دروستبوونی ئەم مزگەوتەمان خواستانە دوعاکردنەوەی بەڕی ئاخۆنەوە وەستان کردین ئەمە ئاسانین حتمما خۆشان خزمەتگەری ئەم مزگەوتە ئازانین دوعای خۆمان ئینشەڵا سەرکەوتوو بین شڵا ماوەی کەمان تەواو بێت
خێرخوازرانی هاوکاریمانکەن بە هەموو شێوەیەک شەڵا بۆی خەمی مەراکامیل و چەندینی وەکو ئەوش بێتەدی لە زووترین کاتێتەوە بێ شەڵا. بیلالی حەبەشی کە ئەچێتە سووریا یاخود شام لەوێ دانانیشێت بەردەوام لە سوپای موسڵمانانە لە جەنگ و جیهادا بووە لە فتح و ڕزگارکردنی قودسا بەشداریە کاتێک کە بە حەزرەتی عومەرە وترێت وەرە بۆ قودس تاوەکو و کلیلەکانی قودسی تەسلیم بکرێت لە سەردەمی حەزرەتی عومەرا بووە خلافەتی ئەو بووە بەڵام حەزرەتی عومەر بۆ ڕزگارکردنی عێراق بۆ ڕزگارکردنی یەمەن نەچوو تا کلیلەکان وەربگرێ بەڵام بۆ قودس چوو قودس جیاوازە لە زیهنی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئێستا و تا دنیایە قودس و فەلەستین شوێنێکی جیاواز و یەکلاکەرەوەیە بۆ موسڵمانان وەختی ئەچێتە قودس ئەچێتە بەرزایەکانی جۆلان حەزرەتی عومەر لەوێەوە بانگ دەکات بیلالی حەبەشی لەکوێ بابێت کە بیلال ئەچێتە خزمەتی چەند ساڵە یەکتریان نەبینیوە چونکە نەگەڕابوویەوە بۆ مەدینە واتە بیلال کە کۆچی کرد لە مەدینە ئیتر لە شام مایەوە دڵی نەئەهات بچێتە مەدینە و ڕەوزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شاری مەدینە بەبێ محەممەد ببینێ صلی الله عليه وسلم ئەوە بوو بیلالی بانگ کرد وتی بیلال بانگمان بۆ بڵێ بیلال فەرمووی ئەی خەلیفەی موسڵمانان ناتوانم بانگ بڵێم حەزرەتی عومەر فەرمی ئەمڕۆ ڕۆژی سەرکەوتن و نەسڕە بیلال بانگ بفەرموو ئەفەرمێ ئەوی چۆ بەرزاییەک و بانگی فەرموو کە گەیشتە ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله بیلال نەیتوانی بانگ بڵێ و هەموو سوپا دەستی کرد بە گریان ئەفەرمێ حەزرەتی عومەر شین و شەپۆڕێکی کرد بانگ و سەڵای هەڵڵا ئەوەندە گریان چونکە دەنگی بیلال یەکسەر شێوەی پێغەمبەریانە هاتەوە بەرچاو صلی الله عليه وسلم کە لە حوجرەکەی خۆی هاتە دەرەوە و هات بۆ مزگەوت یا خۆی کاتانەی کەوە بیلال هات بە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مزگەوت أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن وجاء نصر الله والفتح پێشەوەی کە بیلالی حەبەشی تەمان لە تەمەنی 6 ساڵیا وەفات دەکات نەخۆشەکەوێت و لەسەر جێگایە پێشەوەی وەفات بکات و پێشەوەی نەخۆش بکەوێت شەوێ لە خەوا بە خزمەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بیلال ئەوە چ جەفا و وشکیەکە لە تۆیە چەند ساڵە تۆ سەردانی من نەکردووە ئەفەرمێ کە لە خەو ڕاپەڕی یەکسەر وڵاخێکی ئامادە کرد و باری لێ ناو یەکسەر لە سووریاوە کەوتە ڕێبەرەوە مەدینەی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر چووە ڕەوزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 7 دانە ساڵە نەچۆتەوە مەدینە واتە 7 ساڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کردووە کە چووە ڕەوزەی مبارەک لەوێ بە خزمەتی حەزرەتی حەسەن و حەزرەتی حوسەین گەیشت ڕێحانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر داوایان لێ کردوتیان ئەی بیلال تکال لێکین ئەم بانگی ئەم فەرزە تۆ بیفەرموو بیلال چوو ئەو شوێنەی کە پێش 7 ساڵ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەیە مابوو لەناو ئەسحابا بوو لەو شوێنەیە بانگی فەرموو خەڵکی مەدینە لە ماڵەکانیان لە بازاڕ و کوچە و کۆڵانەکان لەسەر زەرعات و لە هەر شوێنەکە کە گویان لە دەنگی بیلال بوو هەر هەمووی دەستی کرد بە گریان حاڵەتێک شەوقێکی عەجایب مەدینەی گرت گریانێک هەڵسا لە شاری مەدینەیە سیرەت بۆمانە گێڕێتەوە فەرمێ ئەو ڕۆژەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد لەگەڵ ئەو ڕۆژەی دوای 7 ساڵ کە بیلال هاتەوە مەدینە و بانگی فەرموو وەکو یەک بانگ و سەڵا و گریان و شیوەن لە مەدینەیە هەڵگیرسا واتە 2 جارە و گریانە ڕوویاوە لە شاری مەدینە جارێکیان لە وفاتیە جارێکیان لە هاتنەوەی بیلال کە بانگی فەرموو ئیتر دوای ئەوەی گەیشتە ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله
لەبەر گریان و هاوار لە ناو مزگەوت و لە ناو کۆڵان و لە ناو جادەکانی مەدینەیە بیلال نەیتوانی بانگەکەی تەواو بکە. بیلالی حەبەشی گەڕایەوە و چوویەوە بۆ شام. لە جێگەیە کەوتبوو لە نەخۆشی سەرمەرگا بوو. گوێی لێبوو خێزانەکەی، چکە بیلال تەمەنی 6 ساڵ بوو، ینی تەمەنێکی زۆری نەبووە. گوێی لێبوو خێزانەکەی یوتی وا موسیبەتە، ئەمە چه موسیبەتێکە تووشمان هات. بیلال فەرمووی مەڵێ وا موسیبەتە، بڵێ وا فەرحەتە، چه فەرەحیە کە ڕووی کردوتە ئەم ماڵەی ئێمە. غەدەن ئەلقە الئەحیبە محەممەدەن وەصەحبە، چکە بەیانیەکی زوو هەر بەوەنەی کە من مردم ئەگەمە خۆشەویستان و ئازیزانم، ئەگەمەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەمەوە خزمەتی ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. ئەو بوو بیلالی حەبەشی دوای ئەو تەمەنە پڕ لە خێر و بەرەکەتە وەفاتی کرد و گەڕایەوە بارەکەی خوا. لە ڕۆژێکی زۆر درێژخایەن، لە گۆڕەپانێکی هەرگیز نەدی و لە تەنیشت نەتەوە و زمانێکی ڕەنگە زۆر دوور لە سەردەمی خۆت، لە چاوەڕوانیەکی تاقەت بڕووکێن دەبێت زۆر کەم یاخود هەزاران ساڵ بمێنیتەوە و بیرت بچێتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان لە دنیاە ژیاویت. بیرت بچێتەوە کە تۆ لە سەردەمێ لە سەردەمەکانە تەمەنێک تاقیکردنەوەت هەبووە کە ڕێبوار و غەریبێکت بینی بە زەید بە خۆتا بێتەوە کە ئەوە یەک دێڕی نووسراوی کتێبی هەتا هەتایی مەحشەرە، هاتووانەیەکی قیامەت بە تۆ بڵێتەوە ئەویش و تۆش دێن و دەڕۆن. أشهد أن لا